کاکە هەر کەسێک کە سەری ئێشا و تۆزێک بێتاقەت بوو مەرج نییە یەکسەر بڵێ سەحرم لێکراوە یاخود ئینسانی وا هەیە هەر یەک دوو جار ژانەسەرێکی هەبوو بێتاقەت بوو بەبێ ئەوەی بچێتە لای دکتۆر و فەحسێ بکا بزانە ئایا نەخۆشی جەستەیی هەیە یاخود نیەتی هەر یەکسەر دەڵێ بەخوا مامەسە دیارە سەحرم لێکراوە یاخود ئینسانی وا هەیە دەڵێ ئیش و کارەکانم سەر ناگرن یاخود دەڵێ زەواجم بۆ ناکرێ یاخود دەڵێ ڕزق و ڕۆزیم کەمە دیارە سەحرم لێکراوە بەڕێزان هەموو شتێک یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە بۆیە ئێمە لەو ڤیدیۆیەدا بە وردی باسی نیشانەکانی سحر دەکەین بۆ ئەوەی بە هەڵەدا نەچی و بۆ ئەوەی تووشی بیرکردنەوەی هەڵە نەبێت بەڵام تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بە چونکە لە کۆتایی ڤیدیۆکەدا پشت بەخوای گەورە ڕێگە چارەیەکی گرنگ و چارەسەرێکی گرنگ لە سێ خەڵدا بۆ تۆ باز دەکەین پێش ئەوەی کە دەست پێ بکەین ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمان سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی لە بینینی ڤیدیۆکانی دیکەشمان بێبەش نەبێت چونکە ئێمە ڕۆژانە ڤیدیۆی بە سوود بۆ تۆ دەنێرین دڵنیا بە سوودیان لێ دەبینێت یەکەم لە نیشانەکانی سحر بریتیە لە دەرکەوتنی پاڵە لە جەستەدا و هەروەها هەر جارە و دەرکەوتنی لە شوێنێک بەڵام دەبێت ئەوە بزانین ئەو کەسەی کە پەڵەی لە جەستەدا دەردەکەوێت دەبێت یەکەمین شت بچێتە لای دکتۆر و فەحسێ بکات و هەروەها پشکنین بۆ خۆی بکات لە دکتۆر دڵنیا بێت ئایا نەخۆشی جەستەیی هەیە نەخۆشیەکە پەیوەندی بە دکتۆریەوە هەیە یاخود نا دوای ئەوەی کە دڵنیا دەبێتەوە لە دکتۆر کە نەخۆشی دکتۆر و جەستەیی نییە ئەنجا ئەوە نیشانەی سحرەکە ئینسان پەڵەی لە جەستە پەیدا دەبێت و پەڵەکانیش بەردەوام نابن هەر جارێ دەچنە شوێنێک و هەروەها دەمێک پەڵەی هەیە و دەمێک نیەتی و یاخود لە شوێنێکەوە دەچێت بۆ شوێنێکی دیکەی جەستەی ئەوە یەکێکە لە نیشانەکانی سحر خوای گەورە پەنامان بدات دووهەم لە نیشانەکانی سحر بریتیە لە بینینی خەوی ناخۆش و ترسناک بە تایبەتی زۆر خەوبینین بە سەگ و هەروەها بە پشیلە و بە دووپشک و مار و ئەو شتانەی کە ترسناکەن ئەو کەسەی کە سحری لێکرابێت یەکێک لە نیشانەکانی ئەوەیە کە زۆر خەوی ناخۆش دەبینێ و زۆر ڕادەسڵەکە لە خەودا و هەروەها خەوی ترسناک دەبینێت ئەوەش یەکێکە لە نیشانەکانی سحر سێم لە نیشانەکانی سحر بریتیە لە بینینی تارمایی و هەروەها ترسان لە تەنیاییدا ئەو کەسە جاری وا هەیە هەر لە خۆیەوە تارماییەک دەبینێ هەر لە خۆیەوە هەست بە شتێک دەکات و هەروەها کاتێک کە تەنیایە لە ماڵەوە یاخود لە هەر شوێنێکە هەست بە ترسێک دەکات و ترس و لەرزی لێ دەنیشێت و ناڕەحەت دەبێت و ناتوانێت بەتابەتی لە ماڵەوە یاخود لە شوێنەکانی دیکەش لەو شوێنەی بەتابەتی کە سحری لێکرابێ بە تەنیا دابنیشێ و هەروەها تووشی ترس و جۆرێک لە دڵڕاوکێ دەبێت چوارەم لە نیشانەکانی سحر بریتیە لە زۆر تووڕەبوون و هەروەها عەسەبی بوونی بێهۆکار بەبێ هۆکار ئەو کەسە تووڕە دەبێت هەڵدەشێت کاکە جاری وایە تەشخەڵە بە ماڵ و منداڵی دەکات لە خێزانی تووڕە دەبێت لە منداڵەکانی تووڕە دەبێت هەر لە خۆیە لێیان دەدات هەر لە خۆ عەسەبی دەبێت بە شتێکی زۆر گچکە جاری وایە ئەو کەسە تووڕە دەبێت و هەروەها عەسەبی دەبێت ئاوەژێکێکە لە نیشانەکانی توشبوونی سحر خوای گەورە پانامان بدات پێنجەم لە نیشانەکانی سحر بریتیە لە دڵتەنگی لە ماڵەوە و چاکبوون لە دەرەوە کەسانێک هەن کە جاری وایە سحریان لێکراوە یەکێک لە نیشانەکانیان ئەوەیە لە ماڵەوە دڵی تەنگ دەبێت بەڵام کە دەچێتە دەرەوە جاری وایە چاک دەبێت یاخود لە شوێنێک بەتابەتی ئەو شوێنێکە سحرەکەی لێکراوە ئەو کەسە دایمە دڵی تون دەبێت بەڵام کە لەو شوێنە دەڕوات یاخود لە ماڵەوە دەستە دەرەوە تووڕەبوونەکەی یاخود لە ماڵەوە دەچێتە دەرەوە دڵتەنگیەکەی نامێنێت و خەم و خەفەت و ناخۆشی و ناڕەحەتی و ئەوەی کە لە سەرەتی نامێنێت واتە ئەو کەسە لە ماڵەوە دڵی تەنگە و ناڕەحەتە کاتێک کە دەچێتە دەرەوە بە پێچەوانەوە چاک دەبێت شەشەم لە نیشانەکانی سحر بریتیە لە تێکچوونی باری خێزانی و هەروەها پەیدابوونی شەڕ و ئاژاوە لە ماڵەوەدا جاری وایە ئەو کەسە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی هەڵ ناکات زۆر ناڕەحەتە دایمە ڕقی لە خێزانەکەیەتی بەڵام کە دەچێتە دەرەوە بە پێچەوانەوە چاک دەبێت یاخود جاری وایە لە ماڵەوە لەگەڵ خێزانەکەی هەڵ ناکات یاخود خێزانە لەگەڵ پیاوەکەی هەڵ ناکات بەڵام کە دەچنە دەرەوە لە یەک دوور دەبن ئەنجا بۆ یەکتر بە پەرۆش دەبن و هەروەها دڵیان بۆ یەکتر ناڕەحەت دەبێ و چۆن دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان بۆ یەکتر خەمبار دەبن کاتێک کە لە لای یەکترن بە یەکەوە هەڵ ناکەن کاتێک کە دەچنە دەرەوە و لێک جیا دەبنەوە بۆ یەکتر خەمبار دەبن و هەروەها بۆ یەکتر بە جۆرێک لە جۆرەکان بە پەرۆشن حوتەم لە نیشانەکانی سحر ئەوەیە کە ئەو کەسە بەتایبەتی پیاوان جاری وهەیە توانای جودبوون و سەرجەییان لەگەڵ خێزانەکەیان نامێنێت
زاری وهەیە ڕقیان لە خێزانەکەیانە، زاری وهەیە ناتوانێت بچێتە لای خێزانەکەی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر ئەو جۆرە سحرەی لێکرابێت کە بە تایبەتی ئەو جۆرە سحرەی کە لە نێوانی ژن و پیاودا دەکرێت، لە نێوانی ژن و مێرددا دەکرێت و بە جۆرێک لە جۆرەکان بۆ لە یەکتر دوورخستنەوەیان دەکرێت. ئەو جۆرە سحرە ئەو کاریگەریەی هەیە کە ئەو پیاوە ئەو کەسە توانای جودبوون و سەرجەیی لەگەڵ خێزانەکەیدا نامێنێت. هەشتم لە نیشانەکانی سحر بریتیە لەوەی کە ئەو کەسە بە ڕوقیەی شەرعی تێک دەچێت، ناتوانێت گوێ لە قورئان بگرێت، کاتێکیش کە گوێی لێ دەگرێت دڵی پێتەنگ دەبێت، پێی ناڕەحەت دەبێت، یاخۆت جاری وهەیە پێی دەڕشێتەوە. ئاوەیەکێکە لە نیشانە سەرەکیەکانی سحر ئەو کەسەی گوێ لە ڕوقی شەرعی دەگرێت، پێی بێتاقەت دەبێت، دڵی پێی تەنگ دەبێت و جاری وهەیە هەناسەی نامێنێ وەکو پێویست و جاری واش هەیە پێی دەڕشێتەوە. خوای گەورە پەنامان بدات. نوێم لە نیشانەکانی سحر بریتیە لە بێتاقەتی بەردەوام و هەروەها توانە نەبوونی عیبادەت و زیکر و یادی خوای پەروەردگار. ئەو کەسە دائمە بێتاقەتە، جەوی نییە، دائمە ڕادەکشێت، ینی حەز ناکات تێکەڵاوی کۆمەلگا بێت، تێکەڵاوی خەڵک بێت، حەز ناکات لە خەڵک نزیک بێتەوە، دائمە پێی خۆشە تەنیا بێت، توانای عیبادەتی نامێنێت، توانای زیکر و یادی خوای گەورەی نامێنێت، توانای گوێگرتن لە قورئانی نامێنێت، بە جۆرێک لە جۆرەکان حەز بە تەنیایی دەکات و حەز بە گۆشەگیری دەکات و تەنانەت ڕقیشی جاری وهەیە لە عیبادەت دەبێتەوە. خۆی گەورە پەنامان بدات. دەیەم لە نیشانەکانی سحر بریتیە لە زۆر شت لە بیر چوونەوە بە شێوازێک کە ئینسان بەر لە سەعاتێک لە 2 سەعات نازانێت چی کردووە و هەروەها نازانێت چی وتووە و نازانێت چه دەڵێت، زۆر شتی لە بیر دەچێتەوە و زاکیرەی زۆر لاواز دەبێت و حتا یعنی 1-2 سەعات پێشتر کە شتێکی کردووە پێی سەیرەکە دەڵێن ئەو شتێت کردووە، یاخود ئەو قسەیەت کردووە، یاخود بەو شێوازەیە بووی، یاخود چوویە فڵان شوێنە، واتە ئەو کەسە زوو شتی لە بیر دەچێتەوە و زۆر شتی لە بیر دەچێتەوە و هەروەها زاکیرەی لاواز دەبێت. خوای گەورە پەنامان بدات. ئەو دە نیشانەی سەرەکی توشبوونی ئەو کەسەیە کە تووشی سحر بووە. خوای گەورە پەنامان بدات. ئەو دە نیشانەیە نیشانەکانی سحرن، بەڵام لە کۆتاییدا با ڕێگە چارەیەک و چارەسەرێکی گرنگت پێ بڵام پشتیوانی خوای پەروەردگار کە بریتیە لە 3 خاڵ هەر کاتێک کە تووشی سحر ببووی ئەو 3 خاڵە لە بیر مەکە و دەستیان پێوە بگرە، بە ئیزنی خوای پەروەردگار چاک دەبیت و بە ئیزنی خوای گەورە لەو ناخۆشی و ناڕەحەتی و لەو دەردە کوشندەیە کە سحر دەردێکی زۆر کوشندە و ناخۆشە چاک دەبی بە ئیزنی خوای پەروەردگار، بەڵام دەست بەو 3 خاڵەوە بگرە، بە ئیزنی خوای گەورە چاک دەبیت و خوای گەورە شیفات بۆ دەنێرێت. خاڵی یەکەم تووشی هەر بەڵام موسیبەتێک بووی، تووشی هەر ناخۆشیەک بووی، تووشی سحر بووی، تووشی چاوزار بووی، تووشی حەسادەت بووی، تووشی هەر جۆرە ناخۆشی و ناڕەحەتیەک بووی، یەکەم شت ئەوەیە هەرگیز نائومێد نەبی و هەرگیز لە دەروونەوە نەڕوخیت، چونکە ڕوخانی دەروون زۆر گرنگە، عەزیمەت بەرنەدەی. ئەنجا پشتت بەخوای پەروەردگار قایم بێ، نەڵێ چاک نابم کە ئەکە تازە تووشی دەردێک بووم چاکبوونم نییە، دەبێت چاک ببمەوە. گومانت نەبێت کە شیفا لە لای خوای پەروەردگارە و ئومێدت بەخوای پەروەردگار هەبێت و هەروەها متمانەت بەخوای پەروەردگار هەبێت، پشتت بەخوای پەروەردگار قایم بێ، هەرگیز نەڵێ چاک نابمەوە، لە دڵەوە و لە ناخەوە نەڕوخەی، عەزیمەت بەرنەدەی. ئەوە خاڵێکی زۆر گرنگە لە چاکبوونەوە و ئومێد هەبوون. یەکەمین خاڵێکە کە بە پشتیوانی خوای پەروەردگار چاک دەبیەوە و عەزیمەتت بەهێز دەبێتەوە و دەتوانی هەر جۆرە نەخۆشی و ناڕەحەتیەکەت هەبێت بەسەر نەخۆشیەکەتدا زاڵ ببێت. خاڵی دووەم ئەوەیە چارەسەر بەکار بێنە و گوێ لە ڕوقی شەرعی بگرە و گوێ لە قورئان بگرە و هەروەها زیکرەکانی بەیانیان و ئێواران و پێشخەوتنیش بخوێنە، هەرگیز لە بیریان مەکە. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لەسەر ئەو عیلاجەیە بەردەوام بە کە گوێگرتنە لە ڕوقیەی شەرعی و پەیوەندی هەبوونی لەگەڵ خوای پەروەردگار، هەرچەندە پێشی تێکچێت، پێشی ناڕەحەت بێت، پێشی بڕشەیتەوە، بەڵام هێشتا وازمێنە و بەسەر خۆتدا زاڵ بە، گوێی لێ بگرە بە تایبەتی لە بەیانیان و ئێواراندا لەو ڕوقی شەرعیە، بە ئیزنی خوای پەروەردگار دوای فترەیەک نەخۆشیەکەت سوک دەبێت و خوای گەورە شیفات بۆ دەنێرێت. خاڵی سێم ئەوەیە کە هەمیشە گوێ لە قورئان بگری، ڕوقی شەرعی بەکاربێنی و هەروەها بەردەوام بی لەسەر ئەو بەکارهێنانی عیلاجە و ئینجا بە هیچ شێوازێکیش نەڵی چاک نابم، وەکو گوتمان دوعای بەیانیان و ئێواران و هەروەها پێش خەوتنیش لە بیر مەکە. ئەوەی کە گرنگە ئومێدت بەخوای پەروەردگار هەبێت، پشتت بەخوای پەروەردگار قایم بێت، عەزیمەتت بەهێز بێت، عیلاج بەکار بێنە و لەسەریان بەردەوام بە. ئەو 3 خاڵە بە ئیزنی خوای پەروەردگار زۆر گرنگە، دوای ماوەیەک بە ئیزنی خوای گەورە بەسەر نەخۆشیەکەتدا بەسەر سحرەکەتدا زاڵ دەبیت و
چاک دەبێەوە خی گەورە شیفات بۆ دەنێرێت خی پەروەردگار هەموو لایەک لە ناخۆشی و ناڕەحەتی و هەر دەرد و بەڵام موسیبەتێک بپارێزێ هەر ناخۆشیەکە توش بوو بزانە چارەسەری هەیە خی گەورە دەردی داوە و دەرمانیشی داوە و چارەسەری لە لای خی پەروەردگارە و هەرگیز ناومێت مەبە و هەرگیزیش نەچی متمانەت بە خی پەروەردگار نەبێ یاخود گومانت هەبێت ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ بەیزنی خی پەروەردگار چاک ببیتەوە و بەسەر نەخۆشیەکەتدا زاڵ ببیت ئەگەر ڤیدۆکەت بەدڵ بوو بینێرە بۆ هاوڕێکانت بە ئەوانیش سوودی لێ ببینن ئەنجا لایک و کۆمنتیش لەبیر مەکە و سەبسکرایبی یوتیوبە کەشمان لەبیر مەکە پێشنیاری هەر ڤیدۆیەکیشت هەبوو هەر سەرنج و تێبینی و پرسیارێکیشت هەبوو بۆم لە کۆمنت بنووسە بەیزنی خی پەروەردگار جواب دەدەینەوە خی پەروەردگار هەموو لایەک لە نەخۆشی و بەڵا و دەرد و موسیبەت و سحر و چاوزار و هەر شتێکی ناخۆش و ناڕەحەتی و دەرد و بەڵا و موسیبەت بپارێزێ لە دنیادا لە قیامەتیشدا خی گەورە سەربەرز و عاقبەت خێرمان کە و خی پەروەردگار لە فێردەوسی ئەعلادا هەمومان بەیەکەوە کۆ بکاتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته.